کۆکی دەمبەگڕم منداڵێکی دوای ئەنفالم خۆری ماندووی سارد و سڕم ئاشتی خوازم بەڵام وەک شێر لە مەیدانی ئەم جەنگەدا نێرگزێکی دەمبەهارم لە کەمەری پێشمەرگەدا ئەم کاتەتان باش بەخێر بێن گەورەتان کردین و ئێرەتان ئاوەدان کردەوە گوڵە نێرگزی ئەم بەهارە ڕەنگاڵە ئەکەین لە یەخەتان و گوڵبارانتان ئەکەین ئامادەبوونی ئێوە نیشانەی وەفایە بۆ فستیڤاڵی بەهرەمەندانی قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتی. میوانانی خۆشەویست، من ڕۆنیا سەلام لەگەڵ هاوکارم سانە عەبدوڵڵا لە قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتی ئەمڕۆ لە خزمەتان دەبین بۆ پێشکەشکردنی دووەمین فستیڤاڵی بەهرەمەندانی قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتی. کەلتورێکی دەوڵەمەند بەسە بۆ ئەوەی گەلێکی پێبێتە ناسین گرنگیدان بە زمان و بەهرە و لێهاتووی قوتابیان تایبەتمەندیەکی گەورەی هەیە لە ناونەتەوە جیاوازەکانی دنیادا. کوردستانی شێکێکە لە بووکە ڕازاوەکانی ڕۆژهەڵات و خاوەن کەلتورێکی دەوڵەمەند و زمانێکی پاراو و شارستانەتێکی دێرین و هەگبەیەکی پڕ لە مۆسیقا و گۆرانی و هونەر و ئەدەب. بەبێ جیاوازی هەزاران ساڵە نەتەوە ئاینە جیاوازەکانی وەک کورد و عەرەب و تورکمان و سریانی و موسڵمان و مەسیحی و ئێزیدی و کاکەیی لەم نیشتیمانە جوانەدا پێکەوە ژیاوین. هەموو لەگەڵ یەک دەستیان هەبووە لە دروستکردنی ئەم نیشتیمانە ناوازەیەدا. ئەم پێکەوە بوونا بە ئاشتی و برایەتی ڕوویەکی گەش و جوانی بە کوردستانی ئازیز بەخشیوە. ئەم فستیڤاڵە لە ژێردروشمی بەهرەمەندانی قوتابخانەی عیشقی سۆرانی نێودەوڵەتی کە پێک هاتووە لە 13 چالاکی فرەچەشن کە بوار و بەهرەی جیاواز دەخۆ دەگرێت. ئامانجمان لەم فستیڤاڵە زیاتر بایەخدانە بە بەهرە جۆراوجۆرەکانی قوتابیانمان. ئازیزان، لێرەوە لە شارە جوانەکەی سۆران لەگەڵتانین دەمانەوێت بێکەوە بڕۆین و سەرێک بدەین لە ماڵی مام حوسێن و کەمێک گوێ لە قسە خۆشەکانی بگرین، پاشان بچینە لای هاوینە هەواری جوندیان و پشوویەک بدەین و دواتر بچینە لای پلکە عایشێ و سەر و چایەکی دەمە و ئێوارە بەیەکەوە بخۆینەوە. کوردستان ئاوەدانە پڕ لە مێرگ و سەیرانە. وەرن لەگەڵمان ماندووتان ناکەین دەتانبین بۆ لای دەنگە خۆشەکەی قوتابی سوها سەرباز لە پۆلی پێنج دواتر گەشتێک بە نێمێژی ئەم دەڤەرەدا دەکەین و چەندان کەسایەتی بەهرەداری ئەو ناوچەیە دەخەینە بەرباز و بە وتارێکی ئاشنای دەربارەیان بەدەست دەخەین. سیاتەمانە سیاتەمانە داستانی ئەشقا ئەم خەرەندە جوانە. سەپڵە بارانی ئەم هەک بۆ بەهرە جوانانەی قوتابیان دەکەین کە لێوان لێوە لە ڕەسەناتی و توانا و هونەر و کەلتوری ژیانکردن بە هیوای پرۆگرامێکی گەرم و گوڕ و پڕ لە خەندە و خۆشی. یاخوا بەخێر بێت.